بەڵام ئەگەری هەیە کەوا خوای گەورە لەو کەسانش خۆش ببێکەوە خوان بەدەست خوان کۆتایی بەژیانی خوان ئەگەر ئەهلی تەوحید بن لە کۆتاییە خوای پەروەردگار لیان خۆشەوێ بەڵام بەڕاستی سزایەکی زۆر بە ئێش ئەکێشن هەر کەسێک بە هەر شتێ خۆی بکوژێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت لەو قەبرەیە ئەو کەسە بەو شتە خۆی ئەکوژێتەوە دوای ئەوە زینوە بێتەوە هەمیسان خۆی ئەکوژێتەوە یعنی ئەگەر کەسێک بە چەقۆ خۆی بکوژێت لە قەبرەکەیە هەموو ڕۆژێ بە چەقۆ خۆی ئەکوژێت زینوە بێتەوە میسان خۆی ئەکوژێت تۆ سێری ئەو عەزابەکە باشە هەر کەسێک بە ئاگر خۆی بسووتێنێ هەمان عەزابی هەیە خوا پەنامان بە ئەنجاوە لە قیامەتیشە ئەوە دەستی چۆتە خۆی قەتڵی کردووە خوای گەورە پەنامان بە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی ناکرد لەسەر هەر کەسێک کە خۆی بکوژێ سەحابەیە لە جەنگە تحملی ئازاری برینەکەی نەکرد خۆی دایە سەر شمشێرەکەیە و خۆی کوشت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئینەهو فی النار ئەو لە ئاگرایە و نوێژی ئامادەش نەبوو نوێژی لەسەر کات